ئامانجی ئەم کەمپینە لەوەدایە کە خەڵکی ئەم شارە پارێزگاری لە ئاو بکەن و لەگەڵ ئەوەیە ئاو بە فیڕۆ نەدەن کە دیارە ئاو سەرچاوەیەکی گرنگە و بۆ ئەوەی هەموو هاوڵاتیان بە یەکەوە سوودمەند بن لەو ئاوەی کە دابی نەکرێ بۆیان. دووەمیان دروستکردنیەکی پەیوەندیەکی باشە لە نێوان هاوڵاتیان و هاوشاریان لەگەڵ فەرمانگەی ئاوی هەڵەبجە و ئامانجێکی ترمان ئەوەیە لە ڕاستی تا ئەو ئاوەی کە هەیە بە کوالێتیەکی باش و بە بڕێکی باشتر بگاتە هەموو هاوڵاتیان. ڕێکخراوی نوێەکەین کە بە پاڵپشتی دارایی ڕێکخراوی USAID ئاژانسی ئەمریکی بۆ پێدانی نێودەوڵەتی و پرۆژەی تەکامل IGPA هەڵساون بە ئەم کارە لە ئێستادا هەڵمەتی پاراستنی ئاو کە ماڵ بە ماڵ سەردانی هاوڵاتیانەکەن و پرۆشەرێکیانەنێ کە چەند ڕێنماییکی تایە بۆ ئەوەی پارێزگاری لە پاراستنی ئاوکەن بۆ ئەوە ئێوە هاوڵاتیانەی کە خزم و کەس و دراوسی خۆیانن تووشی کەماوی نەبن وەک بەڕێستان ئاگادارن لەم کاتەیە کە ئەم قەیرانە هەیە ئەم زروفەی پیاتێپەڕێ بەڵام ئەندازیار و تەکنیکارەکان و کارمەندانی دارەی ئاو بە شێوەیەکی ڕۆژانە خەفەرەتی شەوی هەیە هەوڵەیە بۆ ئەوەی ئاوی پێویست دابین کا بۆ دانیشتوانی پارێزگای هەڵەبجە لەگەڵ ئەوەی ئێمە لە ئێستادا ئەو بڕێ کە دابینی ئەەکەین سێ بەرامبەری دانیشتوانی هەڵەبجێ بەپێی ستاندەرە نێودەوڵەتەکان بەڵام لە هەندێک گەڕەکە بە تایبەتیوانی کە بەشی سەرویان گەڕەکان کێشە و گرفتمان هەیە لە ڕێگەی ئەم هەڵمەتانەوە کاریگەریەکی ئەوێ ئەو هاوڵاتیانش کە درەنگتر ئاویان پێگا یا ئاویان کەم پێگا بەم شێوەیە چارەسەر بێ.